مەراسیمی ڕادەستکردنی خانوویەکی نیشتەجێبوونە بە خێزانێکی کەم دەرامەتی قەزای دووکان. خێزانێک کە لە یەکێک لە ئەڵقەکانی بەرنامەی میوانی تۆین بەشداریان کردو لە ڕێگەی بەرنامەکەوە خەم و ئازار و نەهامەتیەکانی ژیانیان خرایە ڕوو. ئەمڕۆ بەرنامەی میوانی تۆین لە قەزای دوکانین لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای دوکان بەڕێز سیروانی لالە سەرحەد. ئێمە پێکەوە هاتووینەتە ماڵی مام شێرکۆ. بەرنامەی میوانی تۆین کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوام بوو لە یەکێک لە ئەڵقەکانیدا بە میوانداری قایمقامی قەزاکە بۆ میوانی یەکێک لە ماڵە هەژار و نەدارەکانی قەزاکە و لە ڕێگەی بەرنامەکەوە شێرکۆ مەحموود و هاوسەرەکەی باسییان لە خراپی دۆخی ژیان و گوزەرانیان کرد و ئەوەیان پیشانی هەموواندا کە ئەو شوێنەی لێ نیشتەجێن و پێی دەڵێن خانووی ژیان هیچ تایبەتمەندیەکی ژیانێکی سادە و ئاسایی تێدا نیە و منداڵەکانیان لە بەردەم ڕەحمی مار و دووپشکدا شەو بە ڕۆژ دەسپێرن. شوێنەکەمان ماری هێدوو بەشیە ئەوە مارەکەی ئەوەتە دەناوی قایمقام ئەوەتە لێ ئەوە مارەکەی بەڕاستی مەحاڵ نییە بەڕاستی مارێک بە کەسی شودا دێرەکانی کوژێ. ئەم خێزانەی کە چوینە و دۆخەمان بینی بە حەقەت دۆخێکی ناڕەحەتە خێزانێکی واکە خاوەنی پێداویستی تایبەتە پێویستی بە ژیانێکی شایستەترە. ئەو خێزانە و دواتریش سیروان لالە سەرحەد قایمقامی قەزای دووکان لە ڕێگەی شارپرێسەوە داوای بەهاناوە چوونیان کرد بۆ ئەو خێزانە و دوای تەنها دوو کاتژمێر لە بڵاوبوونەوەی بەرنامەکە سەرمایەداری دیار مەریوانی حاجی جەمال پەیوەندی بە دەستگای شارپرێسەوە کرد و ئامادەی خۆی دەربڕی بۆ دابینکردنی خانوویەکی شایستە بە ژیانێکی سربەرزانە و ئارام بە تەواوی پێداویستیە سەرەکیەکانیەوە. ئێستا و دوای نزیکەی 40 ڕۆژ ئەو خانووی کە بڕیاری لێدرابوو ڕادەستی خێزانە نەدارەکە کرا و فرمێسکەکانی چاویان بوو نەزەردەخەنە و چیدی لەو دۆخە ناڕەحەتەی کە تێیدا بوون ڕزگاریان بوو. قایمقامی قەزاکەش سپاس و دەستخۆشی خۆی ئاراستەی مەریوانی حاجی جەمال و دەستگای میدیایی شارپرێس دەکات بۆ ئەو هەوڵە و بە دەستپێشخەریکی گرنگ ناوی دەبات. ئەو شوێنێک کە تیا نیشتەجێ بوون نەگونجاو بوو بۆ خێزانێک کە تیا نیشتەجێ بێت ئەوەی کە هاوکاری بۆ وەکو ئیداری قەزای دوکان ئێمە هاوکاریمان کردن وەکو خۆمان ئەوەی لە توانامانە بوو و بڕیاریشمدا من لەوێ کە تا ئەو کاتی شوێنێکی نیشتەجێبوونی بۆ دابینەکرێکری خانوەکان بۆ بم و بەسپاسەوە دەست بەجێ لە هەر لە ماوەیەکی کەمدا کاک مەریوانی حاجی جەمال کە یەکێک لە کەسایەتی دیار و بەخشندەکانی سنووری پارێزگای سلێمانی بڕیاریدا کە خانوویکیان بۆ بکرێت لە ناو قەزای دوکاندا و لە هەمان کاتیشا بڕیاریدا سەرجەم پێداویستیەکانی ناو ماڵەکەی بۆ دابین بکە. من لێرەوە پێم خۆشە سپاسی کاک مەریوان بکەم هیوادارم نمونەی زۆر بێ بەردەوام بێ لەسەر ئەم کاری خێرخوازیانە کە لە ڕابردووشە لە سنووری قەزای دوکان و پارێزگای سلێمانە جێدەستی دیار بووە سپاسیەکەین و ئەمڕۆژ خانوەکەی لە خانوکۆنەکە خێزانەکەمانی ناو ئێستا لە نزیکەوە هەڵ ئامادەبوونی خۆیان و لێپرسیایی بەش لە فەرمانەکان خانوەکەیان تەسلیمەکەین و من دووبارە سپاسی کاک مەریوان و سپاسی دەستگای میدیایی شارپرێسیەکەم کە ڕۆڵێکی بەرچاویان بوو لە دەرخستنی ژیان و گوزەرانی ئەو خێزانەدا هیوای بەردەوامی بۆ خوازم سپاسانەکەم. شێرکۆ و هاوسەرەکەی بەدڵخۆشیەوە سپاسی هەموو ئەو کەسانەیان کرد کە هۆکار بوون بۆ ڕزگاربوونیان لەو دۆخە و سپاس و پێزانینیان بۆ شارپرێس و مەریوانی حاجی جەمال و قایمقامی قەزاکەش هەبوو لە پای ئەو کارەی کا کردویانە ئەوان بە کارێکی گەورە و بێوێنە ناویان برد. دەستخۆشی بە کراڵەکەی ئەو هاوکارمان بوو لەگەڵمان بوو دەستخۆشیان لێ دەکەین هاوکارمان بوون دەستخۆشی کە کاک سیروانی حاجی جەمال دەکەین وەک هاوکار بوون کاک مەریوانی حاجی جەمال و قایمقام و کاک مەسعود هاوکارمان بوو دەستخۆشیان لێ دەکەین خۆتان پارێز لاتاندا لە بەڵاو نسیبەت هاوکاری هەموو لە یاشی بوون. وەڵا ئەوەندە دڵخۆشم نازانم چۆن چاکەی ئەو هەموو برابە ڕێزانە دەمەوە هەموو هاوکارمان بوون دڵخۆشم ژیانمان نەبوو لەسەرێ مار خواردبووین دوو بشکەمان هەبوو ئارەشاتێکەمان زۆر بوو بە حەقەت ژیانمان نەبوو لەسەرێ دەستخۆشیتان لێ دەکەین هەتا. دەستگای میدیایی شارپرێس وەک ئەرکی خۆی هاوتەریب لەگەڵ گەیاندنی هەواڵ و ڕاستی و شرۆڤەی سیاسی گەرەکێتی ئەرکێکی مرۆیش بەجێ بگەێنێت و هیچ کات درێخی نەکردووە لەو کارە و بەڕێوبەری دەستگاکەش دەڵێت ئەنجامەکانی بەرنامەی میوانی تۆین دڵخۆشی کردین و هەندەرمان دەبێت بۆ کاری نوێ و هەنگاوی تری خزمەتکردن بە چین و توێژە جیاوازەکان بە تایبەت هەژاران و ئەو کەسانەی کە پێویستیان بە هاوکاریە.
ئێمە لە دەستگای میدیایی شارپرێس هاوتەریب لەگەڵ گەیاندنی هەواڵ و زانیاری و ڕاستی ڕووداوەکان بە وەرگران و بینەرانمان بە ئەرکی خۆمانمان زانیوە لەسەر شانی خۆمانمان زانیوە کە لە خەمی هاوڵاتیان و هاونیشتیمانیان و کۆژانی هاونیشتیمانیانی خۆمان کەم کەینەوە هەر بۆیەش لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر لە سەرای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئێمە لە دەستگای میدیایی شارپرێس بیرمان لە پرۆژەیەکی مرۆیی خێری کردەوە خۆشبەختانە بەرنامەی میوانی تۆین توانی بە درێژایی مانگی ڕەمەزان هەموو ڕۆژێک هەر ڕۆژە و لە یەکێک لە ماڵەکان لە یەکێک لە ماڵی هەژار و نەدار و ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری کردنە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە پارێزگا جیاوازەکان لە قەزا و ناحیە جیاوازەکان سەردانی ئەو ماڵانەمان کرد کە لە هەر یەکێک لە بەرنمەکاندا یەکێک لە پەرلەمانتارانی کوردستان و عێراق یان وەزیرەکان یان پارێزگار و قایمقامەکانی شارەکان بەرپرسانی حکومی میوان بوون لە بەرنمەکاندا پێکەوە گوێمان لە خەموو ئازارەکانیان نەگرت و خەموو ئازارەکانمان ئەگەیاند بە لایەنی پەیوەندیدار لە ڕێگەی سپۆنسەرەکانیشمانەوە هاوکاریەکی مادی باشمان پێشکەش بۆ ماڵانە ئەکرد خۆشبەختانە هەموو بەرنمەکانی هەموو ئەڵلقەکانی بەرنامەی میوانی تۆین ئەنجامێکی زۆر باشی هەبوو داوامان لە خێرخوازان و لە سەرمایەداران و ئەوانی کە ئەتوانن هاوکاری خەڵککەن ئەوەیە دەستگیرۆیی و پاڵپشتی و هاوکاری دەستگاکانی میدیایی و دەستگاکانی مرۆیی و خێرخوازی بکەن بۆ ئەوەی بتوانین وردە وردە ڕێژەی هەژاری و ڕێژەی ئەو کەسانی کە پێویستیان هەیە بە هاوکاریکردن کەمکەینەوە لە کوردستاندا وەکو خۆشمان وەکو دەستگای میدیایی شارپرێس بیرۆکە ئەوەمان هەیە و پرۆژەشمان تەقدیم کردووە بۆ چەند سەرمایەدارێکی دیاری کوردستان بۆ ئەوەی درێژە بە بەرنامەی میوانی تۆی بدەین بە فۆرمێکی نوێ بە ستایلێکی نوێەوە بۆ ئەوەی بتوانین هاوشانی گەیاندنی پرۆژە میدیاییەکەمان پرۆژەیەکی مرۆیشمان هەبێ بۆ کەمکردنەوەی ئازار و خەموو کۆژانی هاوڵاتیانمان دەستگای میدیایی شارپرێس دەستگایەکی میدیایی ئەهلی ئازادە و بە متمانەی خوێنەران و وەرگرانیەوە کار دەکات مەبەستێتی ڕاستی و دروستی هەواڵ و ڕووداوەکان بە زووترین کات و بە باشترین کوالێتی بگەیەنێت بە وەرگرانی بۆ شارپرێس مەریوان جەبار قەزای دووکان